کامبیز فتحی اسوسییت پروفیسور د استروفیزیک ده یان جی د زانینن د دربار استیران ده. اسوسییت پروفیسور یان جی پروفیسور آلیکار گاوا داویه بری کمروف ببه پروفیسور. هروها کامبیز موزیک جنکی جهاتیه ولدفه دخه. به مالبات خوره جروجلات کردستان کوچبر بون و هات نسویده. دبستان بنگهی، دبستان ناوندی و یا دوای ناوندی الباجار ابسال سویده تا 1994 خوندیه. د نوامبر 1994 1998 ده لزانینگاه ابسال خوندیه و د نوامبر 1989 ده لزانینگاه کمبریج بریتانیا خوندنا ماتماتیک و فیزیک بردوام کریه. د سال 2005 ده کامبیز پرتوکا گلسر زانستین د دربار استیران ده به زمان کردی نویسیه. پرتوکا بی 6 بشن. گردونکی کن، استیراناسی، کشی رش، بیری رش، اورورا یانجی گزنگ، روژ یانجی خور. وکلی کلینر و ماموسته زانینگه د نوامبر 1999 و 2008 ده لزانینگه فرانسا، بریتانیا، آلمانیا، هلندا، اسپانیا و امریکا کار کریه. کامبیز سرپرشتیا خواندوان دکترا دکه و جی سال 2008 ده لزانینگه استکهلم بویه اسوسییت پروفیسور. واچاقا و بخیر میوان کردستان تیوی هیرو برادرکی پر عالیه. بری هر تشتی دفعه لیده و ضربه لیده موزیک جنه و آخری گرینگجی دوسنت لزانینگه استکهلم که کامبیز فاتحی تو بخیر هاتی کردستان تیوی. دوست پاس. که کامبیز تبو چه یعنی او بشی خوندن و زانسته هلبجارت استیرناس. بله. والله سرچاوکه گرایتو بو کاتی بنعلم ل او کاتا لسقز جوربوم او کاتی من البوم باوبو بهاوینانه بشوانه لسربانه خوتین. ایتر دیاره وقت هوا تاریکه و هوا خوشه و هاوینه و عاسمان هوری پیوانی و حتی حزکی هر سیره بینید. زور شو به دیاری استیره جمردن و خوم لکوتوا. ایتر هیوایتکم تیا دروس بو هر لوکاته و که حزم کرد زیاتر بزنم درباره عاسمان و اشتانی کلیوهن. چه دوست و حوالتی به چه استیر که تایبت را دارین که تا هر شب او دیدید یعنی؟ لو بروان بلان بیرم نیه. اوکی. کاریش برای بحث بکی به گلمپری. بله. خوندنا تا وک استرناس. بله. درباره چی ده؟ بله من زیاتر لباره کاکشانان و لیکولی نواکم و هر لسر اوج زیاتر خوندوما. کاکشان زوره لعالمه و کوچون که بچاو سیره که استیره بینین استیره زوره لعالمه. او استیرانه هروا پخشو بلاونین هروا باشه. بلکی کاکشانه و ببوره مگوتنا تبری بعربی جرد من مجرم نه؟ بله. با انگلیسی با گالاکسی. بله. او استیرانه لعاسمانه هن هروا پخشو بلاونین کوبونتو یعنی بدوریه کن. وكو لا سيراناسي على السيرة كان حزنا كان بتنيا بجين حزب كوملغاية كان اوه يتر ببوني او جوري پیدایشی گردونه و ببوني او ساختاره لگردونه هيا اما السيرانه لدوريه كوبونته او كوبونوانه بيلن كاكشان من زيادة لسروانه كاركم او كاكشانانه كوكو چون كوملغاي استيره كان يا مالي استيره كان چون دروس بووە چۆن بەرەوکوێوە ئەچێت و ئەو شتەشی کە ئەزانینەوەی کە لە گردونە دایمە گۆڕانکاری هەیە گۆڕانکاری هەر لەسەر عەرزانیە لە هەموو گردونە هەیە لە دەستپێکی گردونەوە هەتا ئێستا گۆڕانکاریەکی زۆر پێک هاتووە تا ئەوەی کە ژیان دروست بێت تا ئەوەی کە زەوی دروست بێت تا ئەوەی کە ئێمە دروست بین تا ئەوەی کە من و تۆ لێرە دابنیشین ئەو گۆڕانکاریەش هەر گۆڕانکاریەکی کۆمەڵگایی نییە گۆڕانکاریەکی فیزیکیە کە لە هەموو گردونایەت من لەسەرەوە زیاتر کارەکەم جبر ئەم بەحسە تشتی نێزیکی خۆ بکەن ئەس بێژم بەرگی یعنی کۆمەڵە هەساری خۆر
یانجی کۆمەلە هەساری ڕۆ بەڵێ یە حەری نێزیکە بۆمە بەڵێ ئەمژی ژوێ کۆمەلەیە بەڵێ تکاریش مەرە بەحسەوەی بکیشکرە بەخۆ بەڵێ کۆمەڵە سارەی خۆر خۆی لێرا بێت جیاوازی بە دوو نەوع پەیکەرەوە بکەین نەوعێک پەیکەر ئەستێرەیە وەکو خۆر یا ڕۆژ نەوعی پەیکەر هەسارەیە جیاوازی ئەم دوو پەیکەرە ئەوەیە کە هەسارەکان تیشکی خۆیان نییە هەسارە کەوکەبە هەسارە پلانێتە بە ئینگلیسی کەوکەب بڵێ هەسارەکان تیشکی خۆیان گەرمای خۆیان وەرەگرن لە ئەستێرەکان لە ئەستێرە دەوروبەری خۆر چەند هەسارەیەکی تایە کە یەکێکیان زەویە بەڵام زەوی تەنیا هەسارەیە نییە کە لە دەوروبەری خۆرایە هەسارەی تر زۆر هەن و ئەو هەسارانە ناونراون دیارە لە بە تاریخی بە کۆنی مێژوو و بە درێژایی مێژوو ئەوە سارانە بە چاوبینراون دیارە زۆر شیعریان لەسەر وتراوە زۆر لەسەریان باس کراوە بە شێوەیەکی ڕۆمانتیکی و بە شێوەیەکی زانستی زەویش لێراتوانین ئاماژە بە چەند وێنەیەک بکەین لە وێنە کە دیارە کە ئەیبینین خۆر یا ڕۆژ لە ئەو شتە گەورەیە کە لە لای چەپەوە دیارە ئەیبینین و ئەوەڵین هەسارەی زاڤایە کە بە ئینگلیسی پێڵەن مەرکوری دوای ئۆتارۆد بە عەرەبی بەڵێ دوایەوە هەسارەی ڤێنوسە دوایەوە هەسارەی زەویە دیارە لێرە بێ ئاماژە بۆ بکەین زەوی شانسمان هەیە کە زەوی لە شوێنێکی وایە کە نەزۆر گەرمە نەزۆر ساردە دیارەگە نزیکتر بینەوە لە خۆر زۆر گەرمە بێت و ژیان لەبەر وێژی ئەم دژینە لەبەرەوەیە بەڵێ و دوایەوە مشتریە بە عەرەبی بەڵێن بەرجیس بە کوردی بەڵێ دوایەوە کەیوانە هەسارەی کەیوان و دوایەوەش ئورانوس و نەپتون و پلوتۆ ڕۆژ یانجی خۆر گەلێکی مەزنە بێک و ئەم بەحسە ڕقەمە بکەن چ خاسی مەزنە دیارە نەبەس ئەو تشتی هەنێک ئەم بچاو دەبینن تەرکیبە وێ ستروکتورە وێ پەرگالە وێ گەلێک تشت ناودە هەنە مانە کە ژمەرە بەحس بکەش کەرەماوە بەڵێ لێرا باشترە سەیری ئەو وێنە بکەین لەویا خۆرە بینین لە نزیکەوە ئەم وێنانە بە چاو نابینرێت ئەم وێنە وێنەیە کە لە ئاسمانەوە گیراوە و ئەگەس بتوانین بە دەستگاهایەکی زۆر تایبەتی کە دروست کراون بۆ ئەوەی سەرخۆر تمشا بکەن سەرخۆرە بینین کە دایمە ئاگرە سەرخۆر دایمە ئاگرە پلەی گەرما تقریباً 6,000 دەرەجەیە لە سەرخۆرە و پانایی خۆر وەکو زەوی نییە ناتوانین لەسەری بوەستین وەکو لەسەر ئاگر بوەستی کە ئاگرەکە بنی نەبێت و ئەو گەرما لە چیەوە دروست بووە لە پێکداکەوتنی نەوەکانی ناو خۆرە دیارە ناو خۆر ئەنرژیەکی نەوەوی زۆری تایە و بە حەدێکە کە لە ناو خۆرە پلەی گەرما ئەڕوابەوە سەروی 1 ملیۆن دەرەجەوە و ئەو گەرمایە کە بەرەبەرە تا ئەگاتە سەر پانایی خۆر گەرمایەکی سەرخۆر دروستەکە کە 6,000 دەرەجەیە و ئەو گەرما بە شێوەی تیشک بە زەویەگا وەکە بە زەویەگا ئەو گەرمایەکە بە ڕۆژایی بینین ینی هون نابێژن ینی ئەو گازی کۆم دەبن و دشەوتن ji bo agirê royê çê bibe kengî wê xelas bê kengî wê rov emrê بەڵێ ئەو جۆرەی کە ئەتوانین ئێستا لەسەری حەساوکەین و بیشمێرین ڕۆژ 5 ملیارد ساڵی تر ئەمرێت ینی حتا ئەمساغن هێ نامرێ نەخێر ترسی نییە te gelek lêkolîn kirine te gelek gotarê zanistî belav kirine taybet ti gotar hene ti gelekî şahnazî pê گوتارەکان زۆرن و ئەلبەتە توانم ئاماژە بەوە بکەم کە چەند گوتارێک لە ساڵی لە بینی 2004 تا 2006 هاتنە دەرەوە و ئەویش
ئەو کاتێ بوو لە ئەمریکا کارمە کرد لە ئەیالەتی نیویۆرک لەوێ لەسەر پرۆژەیە کە لە لایەن ناساوە دابین کرابوو لەسەر ئەو پرۆژە کارمە کرد پرۆژەیەکی زۆر تایبەتی بوو تایبەتیەکانی ئەوە بوو پرۆژەیەکی زۆر گران بوو و پرۆژەیەکی زۆر گەورە بوو و لەسەرەوەیشەوە پرۆژەیەک بوو کە ماتریالێکی زۆر تایبەتی بۆ دروست کرابوو و لەو کاتا منیان هەڵبژار بووی کە ئەو پرۆژە بەڕێوە بەرم پرۆژەیەک نەبوو کە لە 2 ساڵ یا 1 ساڵ یا 3 ساڵاتەوە بێ پرۆژەیەکە کە ماوەیەکی زۆر ئەخایەنێت تا بە وەڵامی آخر بگەین بەڵام ئەو کاتانە چەند گوتارێکمان بڵاو کردەوە کە زۆر شانازی بەوانەوەکەم کەم بیست ینی تەمەنت درێژ بێ تەمەنت کەمە ینی دیارە زۆر تەخۆماندوو کرد بێتە زۆر خۆوەستاندووە حتا گەیشتە vê ئاستەیە علمی ئاستەیە زانستی وەک ئەسۆسییت پرۆفێسۆر ینی ڕۆژی چەند ساعتا دەخوونی یان کار دەکەی بەڵێ هەتا ڕوا زیاتر و زیاتر لەم ڕۆژانە ڕۆژی 10 ساعت ئەگەر ڕۆژێکی خۆش بێ ئەگەر ڕۆژێکی گران بێ کار زۆر بێت زیاتر لەوە ینی ئەو کاتێک کە تو ینی کار بە مەجای ئەسترۆفیزیک کردووە چی جاروای لێ هاتووە کە بڵێ واو ئەو شتا جارە نەمدی بوو شتێکی زۆر تایبەتە ینی مەسەلەن بەڵێ زۆر کاک ساڵە زۆر ئەو حساسە زۆر جارە دێت زۆر جار دێت بە شێوەیەکی کەمتر یا زیاتر کەمەکەی کە ئەتوانم بێژم ڕۆژانە بە شێوەیەکی زۆر بچووک ئەو ئەحساسە دروستە ڕۆژانە دێت بەڵێ دیارە هەموو ڕۆژێنە بەڵام بە شێوەی گەورەتر هەر ئەتوانم ئاماژە بکەمەوە بۆ پرۆژەی کە لە ساڵی 2004 تا 2006 لە ئەمریکا کارمە کرد لەسەری ئەوە شتێکی زۆر تایبەتی بوو زۆر دەستپێکێکی تایبەتی بوو کە زۆر گرنگ بوو بێجگەلەوەی بۆ من زۆر خۆش بوو بۆ گروپەکەی ئێمە زۆر خۆش بوو شتێک بوو کە زۆر گرنگێکی تایبەتی هەبوو بۆ هەموو زانستی ئەستێرەناسی و ئەوە دیارە کە ماتریالێکی وار لە بەردەسایەوە بەوە ئەگەی زۆر خۆشە ئەس نزانم کانی شتە پێوە ستێرناسی کورد هەنە یان نینن ئەگەر هەبنجی گەلێکی کێمن لێ وەکو ینی بەری تو ببی ستێرناس موزیک ژەنی هەرمونیا د موزیکێدا و هەرمونیا د ژیانێدا gelek caran yanî mirokanî nêzîkî di navbêne wan de çê bike zehmet nebe berê ji min bû kanî kakêşan yeke tenê ew han em bi çav dibînin ew tenê kakêşan diyar e di gerdûnê da gelek kakêşan hene ji kerema xweş me re behsa kakêşan bike بەڵێ ئەتوانین بگەڕینەوە بۆ شوێنی خۆمان لە زەویەوە دەست پێ بکەین وەکو باسمان کرد زەوی هەسارەیەکە بە دەور خۆر ئاگەڕێت خۆریش وەکو وتم ئەستێرەکان حەز ناکەن بە تەنیا بژین حەزیان لە ناو کۆمەڵە لەگەڵ یەکا بن خۆریش وەکو ملیاردها ئەستێرەی تر لە کاکەشانی ڕێگای شیریایە کە بە ئینگلیسیە بێ بە میلکی وەی ئەم کاکەشانی ڕێگای شیری ژمارەکان ئەو نەگەورن ناو نابرێت ینی هەر وتنەکەی گرانە بەڵام لەسەر سەفحەکە نووسریا کورمانجی ژۆرینج دەبێژن کاکێشان بەڵێ ئەو کاکەشانانە ئەوەیە کە ینی کاکەشانی ڕێگای شیری کە خۆری تایە ئەوەیە کە بە چاوی بینین وەکو خۆتان ئاماژەتان پێ کرد بەڵام کە بە تەلسکۆپ سەیرەکەین بە دووربین سەیرەکەین ئەبینین کاکەشان زۆر هەن لە گەردوونە و هەر بە ژمارانەی کە ئەیبینین ئەو ژمارە ئەستێرەی لە خۆرا هەیە ئەو نە ژمارە کاکەشان لە گەردوونە هەیە ئەم جارە بەحسە ئەسترۆنۆمی و ئەسترۆلۆگی لە ئینسانە تێک دەشێنێ ینی جوداییت ناوبێنەوەندە چییە؟ بەڵێ ئاسترۆلۆگی ئەتوانین بەڕەوایەتێکی تر بێژین هەر ئەو شتە بووە کە ئاسترۆنۆمی لەوە دروست بووە زیاتر ئاسترۆلۆگی باسی پەیوەندی بینی ژیانی ئینسانەکان و پەیکەرەکانی گەردوونەوەیە
دیارە لە چەند سەد ساڵی داهاتووە کە زانست بە پلەیە گەیشتووە کە ئەتوانێت زۆر شت باس بکا بە شێوەیەکی زۆر تیژی بە شێوەیەکی زانستی کە تومشایە مەسەلەکەین بینی کە بزانین ئایا پەیوەندیە بینی ئینسانەکان و گردون هەیە و ئەو پەیکەرانەی گردون هەیە بە شێوەی زانستی ئەو شتێکی هەڵەیە ینی هیچ پەیوەندیە لە بینی ژیانی ئینسانەکان و گردونان نییە و ئەو جیاوازیە ینی ئەگەر پەیوەندی بینی ژیانی ئینسانەکان و پەیکەرەکانی گردون جیا بکەینەوە ئەمێنێتەوە ئاسترۆنۆمی کە هەر باس لەسەر گردونەکە باس لەسەر پەیکەرەکانی گردونەکە بەڵام بە شێوەیەکی فیزیکی و لەو کاتە تەنیا ئالەتێ بەدەستمانەوەیە فیزیکە و لەسەرەوە ئەکۆڵینەوە بزانین چۆن بە شێوەیەکی فیزیکی باسی گردون بکەین یعنی ئەگە بە ئاسانی باسی بکەین ئاسترۆلۆگی شتەیەکە کە زانستی نییە ئاسترۆنۆمی بەشی زانستی گردونە یعنی ئەگەر برادێک شاش ببێ ینی هەڵە ببێ وەرە برێ کاکەم بیز فەرموو ئەو 500 کڕۆن بۆم بێژە بەیانی یان سبەوەی چ ببێ سەرێمە دەبێ تۆرە نابێت بێژە ئەو نەکارێ منە یان بێ تشتێکی نەزانستیە تۆرە نابم بەڵام پێڵەمەوە شتێکی زانستی نییە و ئەوە لە من ئەو کەسە نیم کە وڵامی ئەو پرسیارە بمەوە بۆ برادرە بەس تەکەس دەکی ئەو ینی ئەسترۆلۆگی تشتێکی زانستی نییە نەخێر بە هیچ شێوەیەک ینی پێشە ڕۆژێدا دەبێژی تێکاربی چ گروپێ ناونەتەویرە بچی ژۆر ئازمانان من نەخێر لەو بڕوانیم بۆ تەمەنم لەسەرەوەیە دەبێت تەمەنە ژوەری کێمتر بێ بەڵێ بەرێ وڵا ئەوژی شانس چونکە دیارە زۆر ئامادەبوونێکی دوور و درێژی پێویستە بۆیە کاتی زۆریەوێت ئەگەر ئەم تەرتیب بکەن وڵاتی دنیای ئێک و زانستا ستێرناسی خەبەر دەدن سوێد تەرتیبە چەندان دێ ژمارە بۆ ئەو تەرتیبە ناتوانین بین زۆر گرانە بەڵام سوێد لەسەر سەرەوەیە لەگەڵ وڵاتەکانی سەرسەرەوە ئەو وڵاتی حەری بلند بەڵێ بەرێ کاکەم بیت ینی تەمەنی تۆ 13 ساڵ بوون کە کاتی هاتی سوید 13-14 ساڵ بوون ینی مناڵێکی چکۆڵە بووی جگای کە تو لێ گەورە بووی لە شاری ئۆپسالا ناوچەی گۆتسۆندا زۆربای غەریبن بیانی پەنابەرن زۆر شتی نەباش لەو ناوچەی فەقیرانە دەبن تویژی بە شێوەیەکی سەرکەوتی خوێندن خۆت کرد ینی ئەو دووروبەر تەسیر باندۆرە دووروبەر لتە نەبوو یان ئەو تااقەتە هیشت کوتە بشێوەیەکی سەرکەفتی خوێندنە خۆبکی شکۆ هات بەڵێەوە شتێکی زۆر جالبە بە بڕوای من دوو هۆکاری هەیە یەکێ لە هۆکارەکانی ئەوەیە کە ئەو ڕاکێشانە بەرەو ئەستێرە ناسی یا بەرەو زانست لە منە بوو کە بتوانم ئەو وەزعیەتە زەحمەتە لە وەزعیەتە زەحمەتە ڕێگەی خۆم گوم نەکەم یەکێتری ئەوەیە کە ئەو ڕاکێشانە بەرەو زانست لەکوێوە دەست پێ کردووە ئەوە لەو بڕوام هەر لە مناڵیەوە دەستی پێ کردووە هەرەوەی کە بەڵام بێجگە لەوەش شخصیەتێکی ینی نازم چۆن بێژم شخصیەتێکی بە تایبەتی پێویستە بۆ ئەوەی کە بتوانی لە شوێنێکی وە ڕێگەی خۆت ون نەکەی ئەو شخصیەتە تایبەتیە شتێکی زۆر گران نییە لەو بڕوام زۆر کەس هەیەە ینی دڵنیام زۆر کەس هەیەە ئەشی بینم زۆر کەس کە هەیەە و ئەوە زۆرە گەڕێتەوە بۆ ئەمنیەتێکە لە مناڵیە هەیە لە ناو بنەماڵا هەیە لە ناو ماڵا هەیە و بە بڕوای من ئەو ئەمنیەتە
ئەمنیەتێکی لە منە دروست کردووە کە هەرچەند دەوروبەرەکەت گرانن و دەوروبەرەکەت ناتوانین لەگەڵیانە زۆر هەڵس و کەوتکەی و دەوروبەرەکەت زەحمەتە شوێنە ینی فەزایەکی زەحمەتە بەڵام ئەتوانی خۆت بەو شتێکە حەزەکەی بگەیت جاردن vegeren yani مجال زانستی دپرسێمە دووردا هەنە بە لاتینی ئەورۆرا بە کوردی گزنگ بەڵێ چ تشتە ئەبیە؟ گزنگ تیشکێکە لە ئاسمانە چەند شێوازی هەیە کەوتوتە سەرەوەی کە لە کەیە باسیەکەیت لە کەیە ئەیبینیت لە کوێ ئەیبینیت زۆر جار گزنگی بەیانیان هەیە زۆر جار گزنگی شەوان هەیە کەوتوتە سەرەوەی کە لە کوێی زەویە لە کوێی زەویەوە سەیری ئاسمانەکەیت گزنگی شەوان بە تایبەت لە باکووری زەویایە و ئەوە لەوە دروستە بێت کە تیشکی خۆر دیارە تیشکی خۆر هەرەوە نییە بە چاوی بینین تیشکی خۆر زۆر بەشیشی هەیە کە بە چاو نایبینین درێژایی شەپۆلی خۆر زۆر جیاوازە و ئەو درێژایانەی کە بە چاو نایبینین بە شەوانە بە شێوەیەک ئەگەنە زەوی وەکە ئەگەنە زەوی ئەو تیشکە زۆر جار هەر تیشک نییە زۆر زەڕەی بچووکیشە و ئەو زەڕە بچووکانە کە ئەگەن بە ئاتمۆسفەری زەوی کە هەوای دەوروبەری زەوی لەگەڵ زەویە ئاڵوگۆڕە پێکێنن و بە شەوانە ئەدرەوشێت ئەو درەوشانش شتێکی زۆر جیاوازە چونکە شەوە هەوا تاریکە لە کتوپڕا هەموو ئاسمان ئەدرەوشێ بە شێوەیەکی زۆر سیر بە شێوەیەکی زۆر جیاواز و ئەو درەوشانش ڕەنگاوڕەنگە ئەوەیە زۆر میتۆلۆژی کۆنی لەسەر دروست بووە کە گزنگ لە کوێوە داهاتووە ئەوە سینگناڵێکە کە لە لایەن خواوە بۆ ئێمە ئەگاتوە شتمان پیشانەیە بەڵام بە شێوەیەکی زانستی ئەتوانین ئەو شتە زۆر بە ئاسانی باس بکەین تا گوتارێک نویسان دی دەربارەی کەشی ڕەشدا تا گوتیە ئەو کەشی ڕەشیژی کێشەی هەیە بەڵێ کێشەی کەشی ڕەش چییە؟ کێشەی کەشی ڕەش هەرە و کێشەیە کە هەموو کەشێک هەیەتی ئاسانترین شێوەی ئەو کێشە کە هەموو کەشەکان هەیەە ئەتوانین ئاماژە بکەین بە قانونی نیوتۆن یا چوارچێوەیە کە نیوتۆن دروستی کرد کە چۆن بتوانین کێشە ئەندازەگیری بکەین و چۆن بتوانین و کێشە چۆن ئەو شتانەی کە لە سروشتایی بینین بۆمان ڕوونەکاتەوە کەشی ڕەش کەشێکە کە لە گەردوونە هەیە زۆربەی زانستیارەکان لەو بڕوان کە کەشێکە لە گەردوونە هەیە و ئەو کەشە نایبینین بۆیە ناونراوە کەشی ڕەش بەڵام کێشەی خۆیان هەر هەیە شتێکە هێشتا بە هیچ شێوەیە دیار نییە لە کوێوە هاتووە و چۆن دروست بووە و بەرەو کوێوە ئەچێت و ئەسەن هەیە یان نییە بەڵام بۆ ئەوەی کە بتوانین ئەو شتانەی لە گەردوونایە ئەو ئاڵوگۆڕانەی لە گەردوونایە باسی بکەین بە شێوەیەکی زانستی مەجبور بووین ئەو کەشە ڕەشە دروست بکەین کە ئەو کێشە دروست دەکات ینی دووربەر زەویامە هەیڤ دەسوورێتەوە بەڵێ باشە ئەو هەسارایی دیکە ئەوەی دووروبەری ڕۆژ دەسوورن هەر یەکی مەجموعەیەکی خۆی هەیە لە دۆری دەسوورێ زۆرن یان کەمن ئەوە کەوتوتە سەر هەسارەکان هەندێک هەسارە هەن نییانە هەسارەی زاوا مەسەلەن نیەتی هەیوی نییە بەڵام هەسارەیەک وەکو کەیوان هەیوی زۆری خۆی هەیە زوحل ئەو ینی ئەو وەکو قاویشێکی لە دووروبەرێ سپیە بەڵێ ئەوە جگەلەوە چەند هەیڤێکی تری هەیە ئۆکێ چەند هەیڤێکی تری هەیە ئەوەشی کە ئێوە ئاماژەی پێکەن وەکو قایشێکی گردە ئەوە خۆی بەردی زۆر بچووکە وەکو ئەو نەبچووکە کە وەکو هەیڤ ناشمێررێت وەک موزیکژەن ئەمە جاردن
وخوین کردستان تیوی حالی تی موزیکی اما تماشا بکن دروژین پیش دا هیوادارم سپاس هیرو ام بیجن اف زانستا هانک لباتا هی چاوا مروکانه بگینه کردستانه که گله ما فایده جی ببینه سوده جی وارگیره باڵێ ئەوە پرسیارێکی زۆر گرانە بەهۆی ئەوە کە ئەبێ سەرەتا کەسانێک هەبن کە ئەو زانستە سەرنجیان ڕابکێشێت و ئەو کەسانە ئەبێ بە شێوەیەکی سربەخۆ یا بە شێوەیەکی ناسەربەخۆ لە دەرەوە تا ڕادەیە زانستێکیان پێ بگات و من خۆم لەسەرەوە هەندێک کارم کردووە چەند گوتارم بە کوردی نووسیوە لەسەر ئەستێرە ناسی کە بۆ قوتابیەکانە و ئەستێرە ناسی بە شێوەیەکی زۆر بڵاو باسەکە بۆ قوتابیەکان بە زمانی کوردی بەڵام لەو بڕوام ئەگەر ئەو سەرنجڕاکێشانە دروست بێت و قەرار وا بێ کە ئەستێرە ناسی لە کوردستانە پیادە بکرێت فایدەی زۆرە لەبەر خاتریەوەی کە ئەستێرە ناسی زانستێک کە زۆر سەرنجڕاکێشە بۆ هەموو کەس و حتا بۆ جێورەی کە ئەیبینین ئێستا لە غەربا لە ڕۆژاوادا ئەستێرە ناسی زۆر جار وەکو ئالەتێ بەکاردەهێنرێت بۆی سەرنجی خەڵک ڕابکێشن بەرەو زانست دیارە ئەستێرە ناسی خۆی زانستە بەڵام ئەو نە سەرنج ڕاکێشە زۆر کەس سەرنجیان ڕاکێشرێ بەرەوە ئەستێرە ناسی لەبەر خاتریەوەی کە زۆر جوانە زانستێکی جوانە بەڕای تو گرینگە کە خوێندنی سەرەتادا ئەو مادە بێتە خوێندن بۆ منەڵان بەڵێ بەلای منەوە زۆر گرینگە زۆر ئەوە شتەیەکیشە لەم ساڵانی ئاخرا بۆمان دەرکەوتووە کە لەگەڵ چەند پرۆژەیەکەن لە سوێدا و لە وڵاتانی ترە کە خەریکن ئەستێرە ناسی ئەخەنە ناو پرۆگرامی خوێندنی سەرەتاییدا و لەو شوێنانە کە توانیان ئەو کارە بکەن زۆر دەستکەوتی باشیان لەوە وەرگرتووە کاریژمەرە بەحسە تەمەنی گردوونێ بکەین بەڵێ تەمەنی گردوون ئەو جۆرەی کە ئێستا ئەندازەگیری کراوە 13 ملیارد ساڵە 13 ملیارد ساڵ تەمەنی ڕۆژ 5 ملیارد ساڵە کوونەکە ڕەش دناو ڕۆژێ دەجی هەیە خاڵێکی ڕەش لە ناو خۆرەکەی نەخێر لە ناو خۆرانیە لەسەر خۆرا خاڵی ڕەش هەیە ئەو خاڵی ڕەشانە شوێنهایەکن وەکو بینیمان سەر خۆر دایمە ئاگرە هەندێک شوێن هەن لەسەر خۆرە لەوانەیە بە گەورەیەکەیان دەها یا سەدها ئەوەی زەوی بێت بەڵام لەسەر خۆرا وەکو کونێکی وەکو شوێنێکی بچووکە لەوێدا ئەو خاڵە ڕەشە ئەو شوێنە ئەو نەگەرم نییە ئاگرەکەی تیشەکەی ئەوە بەهێز نییە و بەو بۆنەوە ناونراوە خاڵی ڕەش خاڵێکە کە ڕەشە لەسەر خۆرە کاکەم بیز سپاس کوتهاتی ستودیا کوردستان تیوی ئەف پرسا منە داوی بوو و سپاسش بۆ وەکەوە تەماشای مەکرد هەر شاد و بەختەوەر